ئەو کاتان باش هاوڕێیان چۆنن بەخێربێن لە هەر شوێیەکن و لە هەر کاتێک سەیری ئەو ڤیدیۆی ئێمە دەکەن. ڕێز و تەقدیری تایبەتمان هەیە بۆتان کە کاتێکی خۆتان لەگەڵ ئێمە بەسەر دەبەن. سوپاس بۆ ئەوی کە گوێگرت دەبن یان سەرنج دەدەن، کۆمنت دەدەن، لایک دەکەن. سوپاس تایبەت. هاوڕێیان بەخێربێن تا بەر لەوەی هەندێک هاوڕێ کۆ دەبێتەوە هەندێک قسە و باس دەکەین. ئێمە ئەو شێوە خەباتە کە دەستمان پێ کردووە تاوانەوەی بۆ ئۆڕۆنیا 2019 یەکەم دیداری تەلەفۆنی لەگەڵ عیسمەت ئەرگوشی بەڕێوەبەری ئاسایشی هەرێمەوە بزانم یان گشتی لە هەولێر دادەنیشی لەسەکەی سی ئیدریس مەخموری پەیوەندیم پێ کرد. هەولێر گوتنی درۆیشی ئەوەندە گەورەی کرد، گوتم پارێزەری نییە و کەس نابینی وچی بابایانی بێ پارێزەر بێ و بیبینی. تاوان 3,000 پارێزەرەکەی چوو تا گۆراندی بەگەیوان هەرفا بشینەدانەوە لەگە کوڕەکەی. تا ئێستاش بوار نادەن پارێزەر بستنەوە ئاسایش. تر دەستی پێکردێت تا ئێستا بەردەوامە شێوەیەکە لە گەیانی پەیامەکانی خۆمان ببەرپرسان بەمانەوەی ئەوەی کە دەنووسین ڕوبەڕوو پێیان بڵێن و مەسوولەکان تێیان بگەین کە چەندە ئەوە نایانی لەرزۆکن بڕوا بکەن ناوڕێیان. من ئێستا بەس بیر لەوە دەکەمەوە باشە ئەمە چەند خاڵشی بچوشیان دەزانین وا دەترسن دەبێت لە بەرامبەر میت و ئیطلاعات یان لە بەرامبەر ئەوی فلیمەکانیان هەیە دەبیت بەچە دیماوە دەویان تێک ئارێ ئەترسن هەریەکی فرتفێرێک دەبێنەوە بۆ خۆی بدزی. دەبێت لە بەرامبەر ئەو هەموو دەستگا مخابەراتیە کە سەدان کچی جوان و دەیان ئەجزەی پێشکەوتیان هەیە چیان لێ بکەن. من بەڕاستی لەو تەلەفۆنە نەگەیشتمە قەناعەتی هێزێکی بوودەڵەی تێکشکاوی کۆمەڵی کەسایەتی کە سەرپەرشتی ئەو دەستگا ئەمنی و حیزبی و حکومیانە دەکات چەندە تێکشکاون چەندە لاوازن. بفەرمێ چێق تەلەفۆنی لەگەر ئێمە هەیە لەگەڵمان بکە و چکەم و کورتی ئێمە هەیە ئەمە لێی بێمنەتی لۆ لە بەسیقەمان بەخۆ هەیە غەڵەتمان نییە تاوانمان نییە. هاوڕێیان بەخێربێن دەمەوێت دوو شتی گرنگتان پێ بڵێن بە لەوێ بچینە ناو ئەو باسە. یەک 20 مانگ لە لەندەن ڕەوەندی کورد دەنگە بوێرەکانی کورد لە لەندەن لە زۆربەی شار و شارۆچکەکانە ئێمە بزانم خەڵک دەچێت خۆپیشاندان دژ بە تیرۆریست مەسرور بارزانی ئەو پیاوەی کە تەنیا کوتەک و لێدان و گرتن و هەڕەشە و قبوڵ ناکەم و خیانەتی نەتەوەی دەزانێت. بۆیە دەیان و سەدان کورد دەشبینن چالاکی دەکەن دژ بە هاتنی مەسرور بارزانی بۆ بەریتانیا و لەندەن بە هیوام ئەوەی دەتوانێت بچێت قسەکانتان بفەرمونون هەموو ئەو کوردانەی لەندەن کە داوا دەکەن لە خەڵکی کوردستان ڕاپەڕێ بەڵام بەخۆی بۆ 2 سەعات جورئەت نەکا بچێنا ڕەزایەتێک دەربێت ڕۆژێکە و هەڵێکە بۆتان هەڵکەوتووە بڕۆن بەشدار بنەگەر هەموو دەنگە جوان و گوێرانە 20 مانگ کاتژمێر 8 بۆ 10 بەیانی لە بەردەم وابزانم کۆشی ئەو ئەنجومەی سەرۆکوەزیرانە ماڵی سەرۆکوەزیرانە ئەدرێسەکەیانە و برادرانەی لەندەن بڵاو کردەوە بە هیوان بەشدار بن وانەیەک بدەن ڕۆحیەتت شۆڕژێڕ بدەنە خەڵک و هەر چەند میشە شەرم یعنی بەجددیمە من زۆرم پێ سەیرە خەڵکانێک لە ئەوروپا داوای ڕوخانی دەسەڵات دەکە داوای شەڕی چەکداری دەکە کەسی جورئەتی نییە بەخۆی سەعاتێک بستە سەجادە یان کوڕی خەڵک هان دەدا بەخۆی جورئەتی نییە. ئەوە حاڵەتێکە ئەمە زۆرمان دیوە. بۆیە من دەستخۆشی لە هەموو ئەو گەنج و دەنگە بوێران کە لە لەندەن ها سوپایەک لە دەنجی جوانەیە بەڵام بەڕاستی ئینسان کە جێ لەو خەڵکانە دەبی لەو فەیسبووکەی ئەوەندە زمان درێژ و قسە گەورەن کەچی کە مەسئولە جژدی خۆیان دەشارنەوە هێڵندت بەبینینیان دێ بەجددی یانی ئینسان شەرم نییە دوو بۆ خۆت کوڕی خەڵکان بدەی و تحریز بکەی و لەو ئەوروپا مۆدێرنەی کاکە ئەوە کابرایەکە هاوڕێن یەک کەس دێر قورئانی موسڵمانان دەستێنی کەشتیشی زۆر قێزەوە من گوتە ڤیدیۆ حتا بڵێ قێزەوەنە ئیستفزازی 2 ملیار بەشەر دەکات بەس بە تاقتێنێ دەچێتن لە ناو گەڕەگە موسڵمانەکان شتەکان دەسووتێنیتن
پۆلیس حمایەت دەکات لە ڕووی ئەمنیەتەوە، یعنی تۆ هەر شتێک بکەی پۆلیس ئەزیەت نادە. من ئەو نمونەم لەوێ یەک کەسە شەڕی 2 ملیار بەشری دەکاتن کە ئەمن پێم سەدبارەی دەکەمەوە، ینی کورتە ڤیدیۆ چشم ئەو ڕووبڵاو کردەوە. ئەو پەڕی قێزەوە نییە، ئەو پەڕی قێزەوە نییە تو بچی ئیستفزازی 2 ملیار بەشەر بکەی، ئەوە ڕەخنە نییە، ئەوە ئازادی بیرروڕان نییە. بەڵام قەز لەداوای دێ کە کەسێک دەتوانێت بە تەنها شت بکە. هاوڕێیان بەخێربێن خاڵشکە، هاوڕێیان وەک دەبینن 2 هەفتە لەمەوبەر میدیای نزیک لە هەواڵانی قەندیل ڕایانگەیان کە 15 مانگ شەڕێکی خوێناوی دروست دەبێت، پارتیش بەشدار دەبێت. مەحموودە سوور ئای چەند ترسنۆکی واللهی 12,000 تەلەفۆنم کردی بە شرفم 15-20 دلاری زیاد، واللهی 25 دلار زەرە لێ دایما مەحموودە سوور هەر ناگری تەلەفۆنەکەی قەپات کردی، زۆر ترسنۆکە. قەفلیدا لەو ژمارانەی کە خارجیبی بە دیرەکت لەم کردی مەحموودە سوور ترسنۆگنی وەرە هەر بگرە گفتوگویەکی هێمنانە لەگە دەکەین بزانین تۆ ڕادگەیان وتان پارتی ڕایگەیان پەکە گوتی 15 دەست بە هێرشەشی گەورەی ئۆپەراسیۆنی تورکی دەکرێت بە هاریکاری پارتی گوتی هەندە نمایە ئێکاکەوە دیتمان ئەوڕۆ هەژدەیە لە دوێنێکەوە دەست پێکرایە دیتمان قسەکەی ئەو هەواڵانەی قەندیل ڕازبوو نەکەیەوە نەتان گوت زۆر نمایە و ڕووداوە کە دەبی ئەوە دیتمان ئێستا بە پارتی کەلعادە لە 68ەوە ئەو پارتیە بەس دژایەتی کوردی بەشەکانی کە دەکات خیانەت ناپاچی هەمووشی بە کوردایەتی بە خەڵک دەفرۆشتەوە. سلێمان موعینی تیرۆر دەکا، مەلا ئاوارەوان ئەوە دەکا، سەدان کوردی ڕۆژهەڵات تەسلیم دەکاتەوە و دەکوژی و بە پێش سوپای خومێنی دەکەوی و ڕسمی خومێنی لە سینگ و یەخەیان دەدەن، هەر بە کوردایەتی بە خەڵک دەفرۆشنەوە. لە 92 ئەمن ئاگام لێیە بڕوا بکەن تا ئێستا پارتی کۆڵی نەدایە لە تەنسیق لەگە داگیرکردن بە تایبەتی لەگە تورکیا دەیان زیاتر لە 15,000 بە پێش سوپای داگیرکەری تورکیا کاتیە جگە لەو هەموو کارەسی خوڕێنە کەسی لە هیچ هێزێک بەقەت ئەو پارتیە عەبوس نییە، عەبوس واتە بێناموس لە تۆمەتبارکردنی خەڵک کاکە خەڵک سیفەتی نیشتیمانی بە خەڵک دەفرۆشی، هەویەی وەتەنیەت دەفرۆشی. وەرە ئێستاکە بە ئاشکراس ئەوە وەزیری بەرگری و بە پرسە سەربازیەکان و میدیای تورکی ئەڵێ پارتی ئەو بەشە کەسی زۆر بە لە یۆسەیە زۆر بە شانازی شەوە ئێستا هەر ببینن چەند ڕۆژی داهاتوو پەکەش قەردار دەکاتەوە. یان ئێستا دووە کێشەیەکی شتە بێ لەگە پەکەی کە لەگە جێشی تورکی دەچی تەواو بە جاش ئیسابی جاش کو جاشەگرام بوو. مەسرور بارزانی کە چوە تورکیا تا ئەناوانە لە پێناوی غاز بڕوا بکەن، لە پێناوی ئەو غازەی دەشبینن سەڵ لە هیچ ناکەنەوە، دەست لە بۆ هەموو کارتەگڕایشن لەبەر ئەو غازە پارەیەکی خەیاڵی تێدا هەیە وە لەبەر دەستیان نییە ئەیانەوێ هەموو سازشێک دەکەن بتوانن زەخت لە ئیچێتی و بتوانن غازەکەی ئەبرکن قازان زیان ئەبی و ئەوبی دەشبینن هەموو ئەو جمو جۆڵانی مەسرور بازن ئەگەی لە هیچ نیە ئێستا بەس ئەگەی لە غازەکەیە ئەگەی لە غازە بۆیە سڵ ناکاتەوە لەگە تورکیا لەگەر دەوڵەتە خەلیجەکان ناپاچی دەکەن و ئاوڕێیان بە پێی قسەی کاک مەکی ئامێری یەکێتی نیشتم کە مش بڕوا دەکەم لەبەر ئەوی چەند ڕۆژێک لەمەوە بەرژ دیسان ڕاگەیەندرەکە ئەوەت لەگەڵدایە یەکێتیش لەگەڵ ئەو خیانەتەدا دەبێت پاڤێل و کوڕی کۆسرەت دەرباس کە باز لەوە دەکرێت دەرباس پەیوەندە شتون تۆڵی لەگە تورکەیە پێکەوە چوونە تورکیا وە گومان دەکرێت ئەوانیش بەشدار بن. هاوڕێیان بینە سەر مەسەلەی تەلەفۆناتەکان وەکو گوتمان میتۆدەکی نوێیە هەوڵ دەدەین و بە هەڵە تێمان مەگەن بەس بڕوا بکەن یعنی ترسەشی زۆری خستن ناو دڵ و دەرونی بەرپرسەکان بە ترسەوە دەستدەنە تەلەفۆن. من ئەزانم لە 15 تەلەفۆنم لەیە کە هێشتا نێوانم نەکردیە چۆن خۆیان دەدزنەوە چۆن ماوە هەندێکی بەڵاو دەکەینەوە و ئێمە بەردەوام دەبین ڕۆژانە و یعنی هیچ هەفتە نییە چار پێنج مەسئول
تەلەفۆن نەکەین هەریەکی بە هەندێتش خۆی دەدەستەوە و دەترسێ و قەپات دەکە وەک ئەو شۆکە هەندێکی بڵاو دەکەینەوە هاوڕێیان داواشتان لێ دەکەم یعنی بزان زەختێکی زۆر گەورە لەسەر من هەیە ئەمن دەرەقەت نایم من بە خۆم سەرپەرشتی ئەو پەیزەی خۆم دەکەم خەڵک یەک دوو برادەر هەن هاری کار دەبن بەڵام ئەوان بەبەوە نیە بۆیە هەمووش داوای تەلەفۆن دەکات نیە هیچ ڕۆژێک نییە 20 کەس بەلای کەم ینی خۆتان لە شوێنی ئێمە دابنێن کوردی ئەوروپا زانێخ باشە ئەمە ینی بەڕاستی ئەو کاتەمان نییە جوابی هەموو تەلەفۆنێک بدەین بە هەڵە تێمان مەگەن ئەوەندەی بتوانم ئەوە دەبی زایدان دەشت چاتە کاکە چاتە یان گفتوگۆیەکە سەرنجەکە دەتوانی بەنامە بنووسیلۆ ئەو کاتە لە ئێمەش دەگری کە دەکری ئێمە کات ئەو کاتی بەشتشکە لە پەیوەندیشکە ئەو بکەین ڕۆژ 24 سەعاتە هەموو 19 سەعات ئەو پەڕی وەختت هەیە لەو 19 سەعاتی 4 سەعات هەندێک ئیشەکە هەندێک لەگە ماڵ و منداڵ دەبی بار هاڵ هاوڕێیان بۆیە ببورن کە تەلەفۆن نادەین بەوە لە ئەوەمان نییە لەوەی کە کات نییە زائیدەن خەڵک یعنی بەقەت سەرۆکوەزیرانێک معاناتی خۆی هەیە هەمووی دزی گەندەڵی کێشە زۆڵم هەمووی داوا دەکات تو لەبووی بەدوا دابچی ئێمە قودرەتمان محەددەدە یعنی هەر ئەوەندەی نەگە حرەکەیەکی گەورەش بین هەر بە محەددەدی پێت دەکرێت بۆیە بمان بورن بڕوا بکەن حەز دەکەم کێشەی هەر هەمووتان دەست بگرن بەس ئەوەندەم پێ دەکرێت بڕەش سەبر ڕۆژگە ئەوەندەی بمێنین تەنگ بەو بەرپرسانە هەڵدەچنین و ڕسوایان دەکەین و بە بیریشیان دەینەوە تا زیندین ئێوە چ ناپاکێکن تاوانتان کردیەوە هەندێک جاریش دەگەینە حەقیقەت گفتوگۆیانەکە دەکەین ئەوانیش با بێن ڕێی خۆیان بدەن هاوڕێن پەرە بەو خەباتە مەدەنیە دیموکراتیە دێ هاوڕێن یەکەم کەس کە باسی لێ بکەین با نمونە باس لە ئەژی ئەمین دەکەین ئەژی ئەمین بەرپرسی پێشووی دەستگای زانیاری کادیرێکی دیار لە پڕێک بە تایبەتی لە 8 تەمموز بەدواوە بەشدار لەو کۆدەتایی پاڤل تاڵەبانی بەڵام لە ماوەژی زۆر کورت لەگە پاڤل تاڵەبانی سەدامی کرد کۆمەڵێک هەمووی پێشەشما کرد توانی وەکو کەسایەتێکی بەهێز دەربکەوێت بەس دوای ئەوە ون بووە لەو ڕووداوە سیاسیانە گەمەیەکی سوخڕی گەورە ڕوویدا کۆمەڵێک شت ڕوودا بە تایبەتی کەیسی تیرۆری مرادکانی کوردێک ئەمە لێم پرسیە ئەو دەبینن لێرە وێستە چێ لێ ڕادەگرن کە چ قسەی لەسەر دەکرێت کو تێی دەتەقێنی ئەو کاک ئەژەیە کە سەرپەرشتی گەورەترین دەستگای ئەمنیەتی کردیە لە پرسیار دەترسێت ڕادەکە تەبعان ئەو بۆیە دەڵێم هاوڕێیان 1 هەفتە زیاتر لە 9 ئەپریلەوە لەگەڵ من خەریک بووە بەس هەوڵی دەدا وایە نەسە کاگەژی لێرە جێ لێ ڕاگرتی جێ لێ ڕاگرتی ئەژێمین زۆر زمانی شیرنە تەلەفۆن لە برای خۆم دەکەم سابرێک بگرە دیدارەکی باش لەگەڵ دەکەم کاکە پێمان بڵێ 3 ڕۆژکە 10 ڕۆژکە 20 ڕۆژیکە 3000 4000 داوام لێ کاکە 1 کات دابنێ وەبی متفق بی نێرەکرد هەر دەویست بە هەموو خەیاڵی خۆی کە کات بەمە بکوژی تا ئەو سات بینەوە ئەمەش نییە ئەوەتە کورتە ڤیدیۆیەکە کە دوکۆمنتە کە سەرۆکی دەستگای زانیاری هەڵدێ من بۆیە برینداری دەکەم هەڵدێ ئەترسێ لۆ ئەزانی بۆ هاوڕێم بگەن ئەو باوەڕێی تۆ یعنی کامەی خۆی پێ ئەنتەرە لەو کوردستانەی لە تەلەفۆنکردنێکی بوێرانە دەترسێت لەبەرەوەی تاوانیان کردێ کەم و کورتیان هەیە تاڵانیان هەیە و ئەوان وا دەزان ئێمە سەدان شتیان دەزانین لە کاتێکدا مەرج نییە یان لە وەختێکداوە دەزان هیچ نازانین لە کاتێکدا زانیاری زۆر گرنگمان لەدەستە بە هەر حاڵ ئەژی ئەمین نەیکرد خۆی دزیەوە ئەوەش نیشانەی ئەوە دەدا خاوەن هەر پێگە و هێزێکی گەورە بی ئەگە خاوەنی 200,000 چەکدار بی ئەگە خاوەنی هەزاران کادیری دەستگای سیخوڕی و گەورەترین ئەوەی تەکنی بەڵام لە تەلەفۆنێک بەترسی لە تەلەفۆنێک دەترسن هاوڕێیان هەندە شتە بۆ بەسەری دەمێ برێم ئەنجگەلەوەی مرادکانی کووردە پارەیەک 8 میلیۆن دلار لە بانقی دەستگای زانیاری هەبووە بوون بووە بەلۆی نازانم ئەم چیە بەس 8 میلیۆن دلار لەو وەختی هەبووە خیت کرایە ئەژیوان بە مل ئەو دوو کەسە هەمە و ڕەنجەیە چێ بە ملەوانە دادەین کە وایە بە پادریان گوتی ئەوان بەتیتیان بەلەوەی ئەژیش دەرێن بین تێک 3 میلیۆن دلاری کە لە بانق بۆ بردرایە و 15 کە نازەمی و بەرهێنان بۆ بردرایە ئەنی پارەیەکی زۆر ئەوە بووە و لەگەر پاڤێل و قەیوان ئێستا بینیان زۆر خراپە ڕەشەی
هەڵدانەوەی شتی خەتەریان یەکتر کردیە ئەوەی ئێمە زانیتمە تا ڕەنگی ئەو پرسیارانم بەو شێوە لێ نەدەکرد بەڵام هەموویان مکەسەراتی یەکتر دەزانن چ ئەژی لەسەر پاڤێلوانی هەیە چ پاڤێلوان سەریان هەیە چ قەیوانەیتی قەیوان دەوڵەتێکی پشاراوەیە هاوڕێیان قەیوان تەحەکوم بە بەشێکی سلێمانی دەکات ئەو دام و دەستگە ئەو کە ئەوانە توش بەردەوامن بەداخۆ کاک ئەژی نەهاتە تا گفتوگویەکی هێمنانە بکەین وەکو هەموو بەرپرسانێتتر کاکە لەگەر هەمووان کەما کرد سوکاتیمان پێکردن گفتوگویەکی مەدەنی ئەوە جوان بەس ئەوان هەموو ئەوانەی هاتن نەترسان بەس ئەژی ترسا وەستا حەسەن ترسا حاکم قادر بە هەموو کەم و کورتێکی ئۆستادی قسە دەکا و سەرنجەکانی خۆی دەردەبڕی شاڵاو عەلی عەسکەری ترسا هاوڕێیان فەرموو لەگەڵ ئەو دوو-سێ دەقەی لەگەڵ ئەژی ئەمین بەرپرسی پێشووی دەستگای زانیاری کاگەژی چۆنی دەرچاو براکەم باشی باس دەکەم بە قوربان بەڕێزیت سپاست دەکەم کاگەژیم سپاس دەکەم کە تەلەفۆنت کرد پرسیارێکم هەبوو وەڵڵا بەڵێ با بەبێ فرتوفێر و ئەوە بە هیواشم تەلەفۆنەکە دانەخەی من ناوم قادر نادرا بەڵێ هەندە پرسیاریم هەیە بە هیوا مەڵاممان بدەیە و بۆ خۆشت دەبینی ئەمە ینی گفتوگۆ دەکەین بە ڕێزی شت کارکتەرشی گەورەی سیاسی و ئەمنی هەرێم بووی کۆمەڵێک دۆسیە لەسەر جوڵاوە بە هیوان مەڵاممان بدەیتەوە تو گفتوگۆ بکەین تو ڕێی خۆت دەستبینی بە ڕێزەوە گفتوگۆمان کردی و دەکەین لەگەڵ بە ڕێزی شت بەس پرسیارمان هەیە تۆڵی پرسیارمان نێمە بزت کیە چاوەکەم پرسیارم لە تو هەیە دەست پێ بکەم بە پرسیار بەڕێزت ناناست بەڕێزت خۆت من ناوم قادر نادرە لە وڵاتی سوید دەژیم ڕۆژنامە نووس و چالاکوانم هەندە پرسیارم هەیە کاک ئەژی بەڕێزت تۆمەتبار دەکرێت بە کوشتنی ئەوە مرادکانی کوردە تۆ چ کۆمنتارەکەت هەیە لەسەر ئەوەی کاکە جا من ئەوە مەوزوع ئەسڵ ئەساسینە لە ئەوەڵ تاخیری و کاتەی حەدیث ڕوودا بناسن لە وڵاتی نەبوو ئەس بەر حاڵێسە من بگفتەوە منێ میوانم هەیە ئینشەڵا لە مەجاڵێک ترا قسەکە لەگەڵ برای خۆمەکەم بەس کاگەژی من ئەزانم وەرد ناگرمەوە مشکلە ئەوە نییە تو لەوێن دەرنەبووی مشکلە ئەوەیە ئەتوو بڕیاردەر بووی لەسەر ئەوەی و ئەتوو بەرپرسی ئەمنی بووی یعنی بکوژەکان چێن هێزەکە چیە کاکە تۆ پیاکی خوێنەواری بڕیاردەر بڕیار چۆن وادرێ مەحکەمە بڕیارەدا دەستگای دەستگای تەنفیزین بەڵێ وایە بەس ئێوە زانیاریتان هەبووە وایە نەکاک ئەژی چی کاکە زانیاریتان ئەسا ئەو کەیسە هەبووە وایە نا یعنی معقول نییە دەستگای زانیاری لەسەر ئەو تیرۆرە گەورە نەبێت کە چۆن بووە چۆن نەبووە بە تایبەتی هەموو تیرەکان ڕوو لە تووە کاک ئەژی کاکە جا من ئێستا کاتی قسەکردنم نییە ئەگەر بکرێ کاتی خۆم تەلەفۆنە بۆکەم وەگەر ئەمە ڕەقەمی خۆتە کاتێک تەلەفۆنە بۆکەم با ڕێک بکەوین لەسەر کاتێک کاک ئەژی چکە و دەنگەش تۆمارە با ڕێک بکەوین لەسەر کاتێک بەسەر ئەو چاوەی کەی ویست بکە بەس با ڕێک بکەوین کاتێک بێت بەڵێ ئەوڕێیان بەخێر بێنەوە ئێستا باس لە شاڵاوی عەلی عەسکەری دەکەین شاڵاو ئەوڕێیان من تەلەفۆنم لۆی کرد ینی ئەوە نەبوو بەهەرحاڵ تەلەفۆنمان بۆی کرد دوای ماوەیەکی کردیەوە بخۆی کە کردیەوە وتی نادناسم بەهەرحاڵ ئەو کێشە نیە لە کاتێکدا من لە نزیک دەزانم چەند لەسەر ئەو کاروساراچیانە سوید دەیکەین چەند قەلەقە لای برادەر و شت باسی کردیە باسی هەندەشت کردیە نامەیە باسکەم بەهەرحاڵ ئەوە کێشە نیە دەمان ناسێ نامان ناسی وا خۆی پیشان دەکەن نەما ئەوەی لای ئێمە گرنگ بوو بەهات بای گفتوگۆی بکرد بەهات بە ئەو پەروەندی مەلەفەت شاڵاوی عەلی عەسکەری ینی قەت ئەو پەروەندەی مەسەلەی فایلداریەکە لە دووتە ینی ئەگەر تاڵەبانی لۆی شاردیەوە ئەگەر یەکێتی بێدەنگە ئەگەر لە میدیا ئێستا باز ناکرێت بەس دڵنیا بەبوونەوەی نەوەکانت دەبی بێڕوونکردنەوەی خۆت بدەیت چەند ڕاستە کاتی خۆی باز کرا و ئەوەی ئێمە زانیمانە حەمەقەرەداغی هەبوو تاڵەبانی نادی تاقیق لەگە کرد لە 2023 وەدانی پێدانایە ئەوەی ئەمن زانیت شاڵاو کە هەی بووە
لە دەرەوەی ئیرادەی خۆی خەڵکتر تووشیان کردە دەمانویست پێ بڵێن بەنا دەنجیشەوە شاڵاو دەزانی بۆ منەلوتم مەسەلەی پەروەندی فایلداریەکە چییە بۆ جواب نادەیەوە خوێندیشەوە گوێشی لەڕاگرت پەروەندەکەەوە لە کۆڵ کەسیان نابتەوە نەوەینەوەکان تاریخی ئێستا زۆر جوداش هاوڕێمە سەوت دوو ماڵیش شەید عەلی عەسکەری ئایا سوڵحیان لەگە ماڵی بارزانی کردیە وەک دایکی شاڵاو لە بەرنامەیەکی پەنجەمۆر وتی لەگە مەسعودی قسەم کردیە هەندێک دەنگۆ هەیە کە سوڵح کرایە من نازانم ئایا سوڵح کرایە تەرمەکان درایتەوە یعنی گرنگە ئەو شتانە باز بکرێتن چکۆ ڕووداوی گەورەی مێژووین سێ یەک لە شتانەی کە دەمیست پێی بڵێمانی بەڕاستی کوڕی عەلی عەسکەری عەلی عەسکەری ڕەمزەکی دیار و کەسێک بووە تێکۆشایە و جگەی بەداخەوە بە شێوەیەکی زۆر بەربەریانە شەهیدیان کرد پیادەی موقەتە بەخۆی و هەموو ئەو هاوڕێنە بەڵام ئێستا کوڕەکەی یەکێک لەو شەقاوانەیە ماوە ژێمانە دەبلەگەوەی بەشەر هات غەدری لەوەی کرد بە تەقە وەرگەڕا سەروەی یعنی پارێز بە زۆرم لێ ئەو بنە ماڵانە ڕەمزە دیارەکانی خۆیان وێران دەکەن جوانیەکانیان کاڵ دەکەنەوە چی هەمووش لە پێناوی پارەیە هەمووش لەو ئەوەیە ئەنتەربوونەیە کە هەیەە هاوڕێیان فەرموون لەگەر ڤیدیۆی دووەم یان دەنجی دووەم شاڵاو عەلی عەسکەری ئەلۆ کاک شاڵاو چۆنی چاشی بژین سپاس دەکەم باشی برا وەزت کووە ئەلحەمدوللا هەر بژین لە سویدی یان لە کوردستانی من لە کوردستانم بوارتی هەندە قسە باز بکەی شەی جەنابن وەڵی من ناوم قادرە ڕۆژنامەنووس چالاکوانم بەڵێ بوار هێندە پرسیارە لێ بکەین کە لە مێشک مانگەڵاڵە بووە و بە خوێنەران و گوێگران برێن نەوەڵا ئێستانە ئەی کەی با بۆ لەسە وەختێک ڕێک بکەیت لە هەفتەی داهات و قسەیە بکەینەوە بەسەر چاو ئەزام بەس کاک شاڵاو با لە وەختەکە ڕێک بکەین ئەمە زۆر لەو دیداران من ناتوانم ئێستا هیچ وعدێکت دەمێ ئێستا ناتوانم قەی ناکە بەڕاستی تەلەفۆنەکان باشە سێ شەوی تر چار شەوی تر لەگە کاتێک دەستنیشان بکە چکۆم زۆرم دیتە دوای زەبەت کات ناتوانم تاخیرکەم دەستنیشانکەم ئیشەڵڵا هەفتەی داهاتوو قساکەین کاک شاڵاو زانین چیە من ئەو دەنگە تەزیلە ئەزانم یەک قەوس ئەتوو ناتەوێت دیدار بکەی کە جێ لە ناوی داهاتوو بە قوربان هەفتەی داهاتوو ئەتوانین قسە بکەین چ ڕۆژێک ئێبراکەم خۆڕێک ڕێی زۆرا بێ چاوی من یەک ڕێی زۆرا بێت جەدوەلی هەیە ئەی هاوار خۆ تو کابراایکی عشاعریش بی هەر جەدوەل هەیە تۆ باوکی باوکەکەم جەنابەت ناوچی بوو ناوم قادر نادرا کاک خاتر جەنابەت بە دەریاڵێ ئیشت بە منە بەسەرسەر و بەسەر چاو هەفتەی داهاتوو لە دوای یەکشەممەەوە ئیتە تەلەفۆن بکە بەسەر چاو قسەی لێ هەفتەی داهاتوو یعنی یەک هەفتەی تر هەفتەی تر کە دێتەوە ئەم هەفتەی کە دێ ئەمڕۆ چەند شەمەیە ئەمڕۆ یەک شەمە هەفتەی داهاتوو بختانە آخر هەفتەی داهاتووە وەکو سویدیەک دەکا سبەینێ وەکو کوردستانیش دەکا هەفتەشکە تۆ بۆ خۆت باز دەزانی نێستەڤێکە ببوورە من لە ئەوروپانی من لە کوردستان ئەیقەی ناکە تو بەس کاچی من دەزانین چ کاک شاڵاو من زۆرم دیتە دوای ئەو ناجیژێن چاوەکەم یعنی ئەمە گرنگە تو کۆمەڵێک پرسیار ئاڕاستی تو کرایە ئەو پرسیارانە زۆر هەست بریندارکەرە یان شتێکی گەورەیە بەنمونە یعنی معقولە بمبورە من بە قوربان یعنی من پێت ئەڵێم ئێستا لە جێگایەکەم بەسەر ئەو چاوی منیش پێ دەڵێم بە تەلەفۆنەکان ماسمەوە خەڵک کە جوابم نەداوەتەوە مسکۆریانم هەبووە یەکێک لەوانەش تۆ بووی باشە من بەوانەیە چوومەتەوە جەنابەت پێویستت بە منە قسەن لەگەڵا بکەی بەسەرسەر و بەسەر چاو ئەمڕۆ یەکشەمەی داهاتوو بەختانە تەلەفۆنم بۆ بکەوە بەسەر چاو قسە باشەوە دەنگەکەت ئەوەیە من یەکشەمە لە وەختە سەر چاو بەخێر بێنەوە هاوڕێیان ڤیدیۆی سێم بینە سەر وەستا حەسەن طبعاً من هەوڵم زۆردا هەتا گرت یعنی بڕوا بکەن دە 12,000 هەوڵدا بە سوودفە کەتەبەرێ بە تەلەفۆنش سویت هەری گرت ئێستا خۆتان بینن 5 و 6 گوتی هەر 5
یعنی ببینن چەند شپرزە وشەکانی تێک ناکاتەوە و قەپات دەکا پادشای ئارامی ئەتو کاکچی من ئەدوو داعشت داهژان باشە لۆ تەلەفۆنەی دەترسی ئەتو ئەلەو سلێمانیانە خۆتانەوە دەکرد باشە لۆ تەلەفۆنێک دەترسێ بە هەر حاڵ ئەوە ببینن زانست دەکەن تا ئەن لۆ وەستا حەسەن ئەم بەس ڕسمی خانوێشی ولۆنا چارخانی هەیە لەگەڕەکی ئاشتی لە گوندی ئەڵمانی لە قەراغ لێ کەشکەشی هەیە و دوو سێکوێرەتی شەریک ئەوەی سێکوێرەتی کۆمپانیای سێکوێرەتی بەخۆی هەیەی و بەخۆشی دایەتی هەموو ئەو کەسانێک کە نزیکی خۆیی تیرۆر ئەشکەنجەدان شوێن بزرکردن نام هەم ئەوانەی لێ بپرسن کە هەموو شتێکی کردیە وەستا حەسەن کۆیلەیەکی ئەوە جێگەیە و لێرە نا بۆزانێ هەمویان جێدەدەنە ئەو شتانە ماڵی تاالبانیان پێگوتی گوتی نام لاهور شێخ زەنجیتی پێگوتی نەیگوتێ نا هەر کەسێک تا لە دەسەڵات بووە لەگە سەفی دەسەڵات بووە و ئامری جێبەجێ کردی ئەوامری جێبەجێ کردی هەموو تاوانە سلێمانی ڕوویدا وەستا حەسەن تێدا بەشدارە و هەموو خەڵکانی شوم بزر کراینا تەعزیب دراینا وەستا حەسەن بەشەکەلەی هەموو بەرپرسە ئەمنیەکان بەشەکەن هەڕیان جێبدەن وەستا حەسەن کە من زۆر هەوڵمدا الحەق کە من پەیامەکەم بڵاو کردەوە کردبووی خۆتوبم لۆم کردەوە هەڵ ناگری کاکە چی بکەم خۆزیە بمتانی با قسەیان نەکەم دەمەوێت تێبگەن ئەو مەسئولانە بە هەموو ئەوانەی کە ئەمن تا سەر ئێسقان دژیانم دەمەوێت گفتوگویان لەگە بکەم نامەوێت ئیهانەیان بکەم بەس پرسیاریان لێکن ئەو پرسیارانەی کە نەگوترایە فەرموون لەگە وەستا حەسەن جێرە و کۆمیدیایە ڕابکرد قادر نادرە کاخانم فەرموو کاخادە پرسیاگە لەسەر شتی ڕۆژنامە نووسێ من ببوورە داوای لێبوردنەکەم بۆ بداوای لێبوردنە کاک قادر نادرە کاخانم فەرموو کاخادە پرسیاگە لەسەر شتی ڕۆژنامە نووسێ من ببوورە داوای لێبوردنەکەم بۆ بداوای لێبوردنە کاک قادر نادرە کاخانم فەرموو کاخادە پرسیاگە لەسەر شتی ڕۆژنامە نووسێ من ببوورە داوای لێبوردنەکەم بۆ بداوای لێبوردنە کاک قادر نادرە کاخانم فەرموو کاخادە پرسیاگە لەسەر شتی ڕۆژنامە نووسێ من ببوورە داوای لێبوردنەکەم بۆ بداوای لێبوردنە کاک هاوڕێیان فەرموون ئەمە دوایین ڤیدیۆ و دەنگ دەبێت لەگەر بەرپرسی ئاسایش پێشووی سلێمانی قادر حەمەدان کە من هەوڵمدا لە ساڵ یادی زانای قایمقام قسە و باسی لەسە بکەم پێم نەگیرە دوای ئەو بە خۆی کردیەوە بە خۆتان جێڕابگرن سە زانای چ دەڵێ حاکم قادر کۆمەڵێک دۆسی ئەمنی هەبوو من بە حکمی ئەوی جوابی داوە بە ڕێزە و گفتوگۆ کرا هیچ قسەی لەسەر ناکەم لێرە ئەو بەشێک لەو پرسیارانە و هەیە فەرموو لێرە بەس ئەمن ئەوە دەڵێم بە قادر حەمەدان واز نییە تۆ زۆر کەست دەرکردیە لە ناویەکێتی کە دەنجیان بە گۆڕانداوە ئێستا نەفی دەکەی بەڵام خەڵک هەیە من دڵنیاشم بەس ناوێرن ناوەکان بڵاوکەنەوە هەموو ئەوانەی ئاسایش سلێمانی دەزانن 2009 کە قادری ئەمەجان خەڵکی دەرکرد لەسەرەوەی دەنجدا بە گۆڕان کە لێرە نەفی دەکەم فەرموو ناوڕێن دوایش ڤیدیۆ و من دەمێت زۆر سوپاسی کاک ڕەنزدەرگراوی دەکەم کە هەموو کات خەمی ئێمە لە پشتبەردا لە بواری تەکنیکی هەڵدەگرێت سوپاس و ڕێز تایبەت کاتێکی خۆش تا دیداری تر تا بەرنامەی تر دڵنیابن بەرپرس بە بەرپرسپیانە ویان لێ دەکەین لە تەلەفۆن بترسن ویان لێ دەکەین ڕۆژ بە ڕۆژ ئەو بەرنامە و شتە دەوڵەمەند دەکەین ئەمە دەزان کەم و کورتیمانەیە سەرنجەیە باشتر بکرێ بەس ئەوی لە ناو وەزعەکەش نەبی نازانی هاوڕێیان و تێمەگەن ئەماوە دوک لێ دەدەین و کابرا هەر دەگری بەکەیف خۆمان پرسیار دەکەن یان ئەمە قاموسین هەموو شتێکمان لایە بەهەرحاڵ سوپاس بۆ هەموو ئەوانەی هاری کار دەبن لە پشت و بەنهێنی و بە ئاشکرا دەستخۆشی دەکەن دەوڵەمەندکەن و ئێوەش پێتان دەکرێت وەکو ئێمە بەرپرسەکان بدەنە دادگای تەلەفۆنی کاتێکی خۆش شەوێکی ئارام کا قادر چۆنی باش کا قادر باشی جان سەلامەتی باشی ساعتت کووە سلێمانی چۆنە
نزیجان سەلامەت بیست باسی دەکەم کا قادر وەختەیەک دوو پرسیارمان هەیە پێمان خۆشە دەبوو وایە کاکی لە تعزیەم ئەی باشە کو تەلەفۆن کرد لە تازیەی لە تعزیە بوومەوە کاتە تەلەفۆنێکت هاتبوو بۆیە بۆم کرد ئێستامەش پرسیارێکمان هەیە لەسەر ئەو ڕەوشەی نوێی ئەو کوردستان هەر بە کورتی جوابت دەمەوە تەجیلیشی کە کازان تەجیلێ باشە بڵێم تەزی یعنی باشە خراپم لەوە تۆ تەجیلی کە بابە تەجیلی کە بەڵێ کا قادر لەسەر ئەو ڕەوشە قسەت بۆەکەم فقط باش بەس ئەدی دوێنێ ساڵیادی تیرۆ کوشتنی زانا بوو قایمقام زانایی ئەوە بوو من لەسەرەوە قسەت بۆەکەمەوە توانی لە مەحکەمەوان پرسیارکەی بەس ئەخر هەموو تیرەکان ڕوولەتووە جوابت نادەمەوە لە زەرکە خوا حافیزت زۆر خۆتە ئەمە ژوا بڵاو دەکەینەوە تۆ گوێ لە پرسیاری یەکەم ناگرێت پرسیاری بەخوا پرسیاری یەکەم پێ ناوێ ڕۆژنامە نووسبی سەحافیبی هەر شتێک بی کە تۆ پرسیاری یەکەمە کردووە لەسەر ڕەوشی کوردستان دەگوێ بگرە بۆیە جوابت نادەمەوە بەزانێکی کا قادر بڕواوکەم پرسیاریەکەم پێ ناوێت لەبەرەوەی پرسیاری دووەم اختصاصترە و مۆزوعی ئەمنی لای من گرنگترە ئەگەر مەوزوع ئەمنی بەساخە بە مەوزوع ئەمنی من یەکێکم لەوانەی کە خۆم پێ ئاخری دەرچووی یاسام لەگەڵ سەروەری یاسام لەگەڵ چەسپاندنی دەسەڵاتی دادوەریام لەگەڵ سەربەخۆی دەسەڵاتی دادوەری و دادوەریام لەبەرەوە هەر کەیسێک کە پەیوەندی بە تیرۆرەوە هەبێت پەیوەندی بە کوشتنەوە هەبێت تەنها ڕێگەیەک بۆ یەکلاکردنەوەی ئەو جۆرە کوشتن بێت تیرۆر بێت کێشەی تر بێت واتە هەرچێک پەیوەندی بە کوشتن و دزی و ڕاوڕوتەوە بێ بە پێی اختصاسەکانی دەزاکانی پۆل دامەزراوەکانی حکومەت هێرم چ پۆلیس بێ چ ئاسایش بێ چ دژە تیرۆر بێ ئەتوانرێت لە ڕێگەی دادگاوە یەکلا بکرێتەوە لەبەرەوە ئێمە من بەش بە حاڵی خۆم یەکەم کەس بۆم لە کوردستان و ئێستاش بێ دەڵێم من بێ منەتی خۆم لە هەموو شتێک ڕاگەیاندووە لەسەر تەلەڤیزیۆن سێجان هەر کەسێک هەر حیزبێک هەر ڕێکخراوێکی سیاسی هەر بنەماڵەیەک یەک کێشەی هەیە لەگەڵ من ئەتوانێت لە دادگا دەسەڵات دادگا سکاڵا تۆمارکە هیچ لاریەکەم نییە لەبەرەوە من یەکێکم لەوانەی لە هەموو ئەو بوارانە هەمیشە لەگەڵەوە هەموم کە پشتیوانی لە یاسا و سەروەری یاسا و مافەکانی مرۆڤ و چەسپاند باوەڕم بە مافەکانی مرۆڤ و چەسپاندنی ئازادی و دیموکراسیەیە و لەگەڵەوە دام کە بواری ڕۆژنامەگەری بواری ئازادی بواری بیرۆڕا هەمیشە فراوان بێت ئێستاش لەگەڵەوەم کە بۆ چارەسەرکردنی سەرجەمی کێشەکانمان لە کوردستانە ڕێی یاسا بژیرێتە بەر بۆ هەندێک کێشەکانی تری شەوێ شەفاف بین لەگەڵ میلەتی خۆمان لەگەڵ کۆمەڵگەی خۆمان لەگەڵ بیر و باوەڕی خۆمان بۆی کە بتوانین کێشە و جێروگرفتەکانی ناو کۆمەڵگەکەمان چارەسەر بکەین لەگەڵ ڕێز بۆ چارانیش بەس کا قادر ئەس پێ ناکەی ئەو نوع جملانە ئەوە دەیان ساڵە هەمووی بانگەشەی لۆ دەکەی هەموو جملەیەکی تر لە ئەوروپاژی هەموو ئەو جملانە هەموو ئەو قسانە هەموو ئەو قسانەیە کە تۆش دووبارەیەکەیتەوە منیش دووبارەیەکەمەوە فلانیش دووبارەیەکاتەوە ئەوە بۆ جا من نمونەیەکت بۆ باسکەم بەڵام ئەوە ڕۆژی شان باسی خەبات و تێکۆشانەکرا ئەجنەبیەوەی زۆر تەبیعیە باسی خەبات و تێکۆشان بکەی نبینی کۆمپا شەریکەی بیپسیکۆلا خۆر بیپسیکۆلایە هەموو ساڵێک و هەموو مایەک و ئیدعای بۆ خۆیە کات و بیپسیکۆلاوە ئەوە لەبەرەوە کاتی لێوە کۆمەڵە خەڵکێکن ئەبێت دائیمەن تۆ من فڵان لەسەر ئەوانەی کە چەمچی هاوڵاتی بوون و چەمچی دەسەڵاتی دادوەری و ئەوانە ئێستاش لە وڵاتانی دنیا و پێشکەوتنەکانی دنیا باس لە ئازادی و فراوانکردنی دیموکراسیەت و مافەکانی مرۆڤەکرێت ئێستا بۆ باسی مافی مرۆڤەکرێت بە قسەکەی جەناب ناخۆم تەهین لێرە شتەکان تاوانەوە بەس کا قادر قەزم لەوەیە وەکو بانگەشا هەمووتان دەیکەن بە زۆر کردار یعنی کەس نییە دژی ئەو جملانەی تۆ بێتن من ئەوە آخر بەس بەڵێ کەس بانگەشەی بۆکە بە جێبەجێ ناکە بەڵام من لە ژیانی خۆمات جێبەجێم کردووە باوەڕم بە ڕخنە و ڕەخمە لە خۆگرترا باوەڕم بە چەسپاندنی پرانسیپەکانی ئازادی و دیموکراسی ئەوانە هەیە ناگەر باوەڕم پێ نەبێت گوێ لە تۆ ناکەن باوەڕم پێێتی بۆیە خۆشم تەلەفۆنم بۆ کردیتەوە نانام دەست خۆشی لێکەم ئەو دەنگەشتە زیرە کە داخرا دوای کردەوە بە خۆت ئەو شتە چی پۆزەتیڤە پرسیارێکی تۆ یەکەم وەرنەگرتووە لەسەر ڕەوشی کوردستانە چی بۆ شتێکیدا بەس کا قادر تخوا با بچینە ناو مۆزوعی
ئەزانی جیا ئێستا پێم وتی هەر کەسێک هەر شتێک هەر بابەتێک پەیوەندی بەوانەوە هەیە ئەتوانرێت لە ڕێگەی دادگاوە یەکلا بکرێتەوە لەگەڵ ڕێز بۆ جەناب بکات بەس کا قادر تخوا کا قادر تۆ باوەڕ بەس یەک قەوز نابی ئەمە کۆمیتارێک بدەین لە کوردستان هیچ کەیسێک لە دادگا لە قازانجی خەڵک ئەوانەی تیرۆر کران ئەتوانی ئەو هەموو تیرۆرە سیاسیە بەگشتی با نەچینە سەر زانای قایم قام هەموو تیرۆرە سیاسیانە توخوای قەوز بۆ ئەوەی حساسیەتەکەش بە ئەوە نەبی هەموو تیرۆرە سیاسیانەی لە کوردستان ڕوویدایە ئەتوانی یەک نموزەجێکی جوانی دادگای کوردستانم پێ بڵێ یەک نموزەت لە بندەستی خۆتان ئێتو مەکتەب سیاسیەکێتی بووی بەڵێ گوێ لە بەرات بگرە هەدە لەو کەیسانەی کە باسی پەیوەندی بە تیرۆرەوە هەیە ساکراوەتەوە وەکو چێ بۆ معلوماتە دایانێتیایە من ناچوە ناوردەکە ناخر یەک نمونەم پێ برێ باشە لە خەتی سلێمانی تخواکە قادر یەک دقا فەرهاد فەرەس تیرۆر کرا عەلی بۆسکانی تیرۆر کرا بەکر عەلی تیرۆر کرا وایە نا هەمە حەلاق تیرۆر کرا مامۆستا ئەمین تیرۆر کرا دەتوانی یەک نموزەجی ئێوە یەکێتیم پێ بڵێ ئەوە ئەتوانیت لە دادگا و لە دەسەڵاتی دادوەری پرسیار بکە بڵێ بۆ یەکلا ناکرێتەوە کاکە ئەو دادوەرانە ئەمە دەزانی یعنی معاناتی هەموومە پەیوەندی بەوانەوە ئەوە پەیوەندی بەوانەوە پەیوەندی بەوەیە لە حکومەت و دەسەڵاتدار لە پرسیار بکەی بۆ یەکلا ناکرێتەوە پێتان بەس ئەنگۆ ئەمە هەموومە منتەهین حزب زۆر باڵا دەستە لەسە دادگاکان یعنی هەموو شتەکان تەوزیع حزب کراوە تۆ مەکتەب سیاسی بەڵێ ئەزانی چۆنە ئەو یەکێکە لە هەڵەکان ئەزای چۆنە هەندێک بابەت هەیە بابەتی اختصاسیە هەنی مەسەلەی دادگا پەیوەندی دادگا بێ کەسانی مختص کەسانی شارەزا کەسانی کە لەو بارا کارەکەن ئەوانە دابدرێن نە کەسانی بێتوانە کەسانێک شارەزاییان نەبێ کەسانێک گەڵانە بێت لەبەرەوە پێویستە دەسەڵات کە تۆ لە تەواوی دنیا لە هەموو دەوڵەتە پێشکەوت خوازەکان لە هەموو دەوڵەتەکانی ترا کە باوەڕیان بە دیموکراسیە ئەبێت دەسەڵاتی دادوەری دەسەڵاتێکی سەربەخۆ بێت بەس ئەو بانگەشانە کا قادر ئەزانم ئەوانە نییە وەکو پەیڕە و پرۆگرامەکانی هەموو حزبەکان با نەکەڵ بڵێن پارتیوچێتی وەک دروشمی سەرڕەفەیە لە کردار ئەمە لە هیچ حزبەک نابینی یعنی ئەوە مشکلەیە یعنی ئەو بانگەشانە بڕۆ مەسعود بارزانی وە دەڵێ جەلال وەی دەگوت پاڤێل وە دەرێ نییە چیروان وە دەرێ مەسعود بارزانی وە دەرێ وەنیە ئەمە خەبات دەکەین لۆ هەندێ خۆ ئەمە لە دەسەڵات نین ئەمە خەبات دەکەم لەوەی لەو دووری وڵاتەی دەمانەوێت نیشتیمانەکەمان جوان بی من لاریم نییە لەو خەبات و تێکۆشانەی کە بۆ ڕاستکردنەوەی هەڵەوکەم و کوڕەکانە لاریم نییە لەوەی کە ئێوە خەبا دەکەن لە بوارەکەی خۆتانە بۆ ئەوەی هەڵەوکەم و کوڕەکان ڕاست بکرێتەوە وایە نایەنی 5,000 کیلۆمەتر ئەم دوور نەبم کا قادر من لە بۆم بەڵێ کەسمان بە تۆشەوە بە منیشەوە کەسمان بێ هەڵەوکەم و کوڕی نەبووین نانە منتەهین لەوەی بەس ئەنگۆ لە دەسەڵاتن کا قادر من لە سوید معاناتم مەشاکلم ئێستا کوردستان نییە بەڵام دێم لەگەر خەباتی گەلەکەمان ئەوش مەبدەئی خۆمە ئیجباری نییە وەنیە بەس ئەنگۆ لە دەسەڵاتن کاکە ئەنگۆ لە دەسەڵاتن گچکە و گەورە و ئەو دروشمانە بە خەڵک دەڵێن بەس یعنی کا قادر دخوا بابەر لەوە بی ئێستا کەیسی زانە لە کۆڵت نابێتەوە لە قۆناغی ئازانم بەس لە باشە ئەزانی چۆنە شتێکت پێ بڵێم بەڵێ ئەو کەیسە چەند پەیوەندی بە تۆیەوە نەش پەیوەندی بە منەوەیە باشە لە قۆناغی تو گیرایە لە قۆناغی تو لە قۆناغی منە گیرابێ خۆ من نەمگرتۆ دەسەڵات بەڕێوبەری ئاسایش بووی بەڕێوبەری ئاسایش ناو ئاسایشەکەی تو نەگیرا تۆ پیاوێ من پیاویشی حقوقی بەڵێ کە هەر کەسێ بیژێرێ بە بڕیاری دادوەر زۆر تەبیعیە دادوەر گرتوێتی دادوەر خۆی لە محکەمە خۆی تەحمولی مەسئولیەتێتە خۆی بە بڕیاری دادوەر گیراوەی تر خۆی باشە چۆن بوو ئەگەر یعنی چ جەریمەیەکی کرد کەت بووە ئاسایش نەکەت بووە پۆلیس بنمونە لە حاکمی دادگا بپرسە ئەی چۆن بوو کا قادر تخوایە قپسیاریت کە تۆ مەکتەب سیاسی واز لەوە بێنی مدیری ئاسایشی معقولە ئەو هەموو ساڵە تێپەڕیە کەیسی کادیرێکی وا گەورەی یەکێتی کەس نەیزانی چۆن بوو چۆن نەبوو
یعنی چۆن دەتوانین نموزەزەکی لە پارتی باشتر پیشان بدەن کە ئەوە ئەو کەیسە لە دادگا یەکلا بۆتەوە ئەتوانی لە دادگا پرسیاری چاومار ئێوتیان دوو کەس گیراوە بە کەفالەت بەربوونە دوو ئیماد ئەحمەد و ئەوەی ئەم بزانم لە کەسی نزیکی زاناشم پرسی ئەڵێ ئیماد ئەحمەد و دلێری سەید مەجید هەر نەچوینە دادگا کەستان نەچوینە دادگا یعنی ئەمە من خۆم بەش بەحاڵی من کاکە هەر کاتێک دادگا داوای من کە لەبەروی کەسێکی حقوقیم و باوەڕم بە دادگا هەیە ڕێگەچمە بەردەمی دادگا لەبەرەوە لەوان لە خۆیان بپرسە بۆ نەچوون یان پێ چۆی تێ نەچووە لەوان بەس کا قادر توخوا منطقە کادیرێکی وا دیاری خۆتان ئەنگۆ کەیسەکەی وا غامز بوو ئەو هەموو ساڵە چۆن دەتوانن جیابن لە چاو پارتی لەو هەموو تیرۆرە سیاسی یعنی چ فەرقتە پارتی دنیای خەڵکی تیرۆر کرد کەسی لاریم نییە کە هەموو کەیسێک پێویستە لە دادگا شوێنی یەکلاکردنەوەی کەیسەکە ئەگەر سەربەخۆبی بەس کا قادرەوە کا قادر ئەگەر دادگا سەربەخۆبی ئەمنیت و منتەهین لە کوردستان من پێ دەڵێ نۆتیەکەوە ئەبێ کار بکەین بۆ یەکلاکردنەوەی دەسەڵاتی دادوەری ئەبێ ئەمە ئیشی لەسەر بکەیتەوە و منیش و فلانیش و کە باوەڕمان بە سەربەخۆیی دەسەڵاتی دادوەری هەبێ باوەڕمان بە سەروەری یاسابێ ئیشی بۆ بکەین ڕێگە تۆ ڕخنانە لە دادگا هەیە یەکیش کە شەی بێ گلەی و گازندەی لەسەرەوانە بەڵام ئەبێ ئێمە هەموو کۆڵ نەدەی لەسەرەوە کار بکەین بەس قادر ئەتۆ سپێن بەس پێ ناکەیت ئەو کەیسانە ڕوون بن ئەو کەیسانە ئاشکرا بکرێت هەر کەسێکە وەسای ئەو کەسانەش بدرێکە کاری نادروستی کاری خراپەکاری یا تیرۆرەکەن من لەگەڵەوە بخۆم باوەڕش پێیەتی وە کاریشی بۆکەم کا قادر بەزە تۆ سپێ 31 ساڵی ڕەبەقات دەسەڵات لە دەستی ئێوە و پارتیدایە ئەو دادگایە یەک نمونەی جوانی نییە لەسەر زیندانیکردنی بەرپرسەک زیندانیکردنی تیرۆرەک یعنی یەک نمونە بەڵام وەرە بڕۆ خەڵک لەسەر 5 دیناری ئەمن لە ڕانیە بووم دیانە بووم کا قادر توخوا یەک ئەوە دیانە بووم شەوێک ناوی مەسئولەکەی پارتی با نەڵێم نەوە بتە حەساسیە و شتیوالا بەس وەڵا کەریم سنجاریش با من ناوی خۆمە بە لۆری چەندین لۆریان ئاودی کورد مناڵێکی فەقیر لەسەر جادە 5 دیناری بردبوو سەریان سفر کرد دێشیاندا مناڵێک کەچی هەر شەوەکەی بە خۆی یەک دنیا ئەرزاقی برد ئەو نموزەجێ تا ئێستا بەردەوامە دادگا بەس لە بۆ ژن و مێردمایە عەقدی زەواجی لێ بکرێ دادگای کوردستان ئەخرکا قادر چۆنەکاکەین بۆ شێوازە یان بۆ ئوسلوبەش نییە جار بۆ دەرەجێ هەرەوە ماوەە حاکمی باشیش هەیە دادوەری باشیشی تایە بەس دەرەقەتتان نایە من پێ دەڵێم یەک مەسئولی دزم پێ بڵێ کە توتە زیندان ئەوە ئیسرائیل ئەمنوت و دەبینین یەک مەسئولی دزم پێ بڵێ کە توتە زیندان ئەوە ئیسرائیل ڕئیس وزەرا دەخەنە زیندان چەند وەزیریان خستە زیندان ئەوە دادگایە لەو شەرقەیە و چەند 500,000 کیلۆمەترێک لێمان دوورە لە قسەکان ناگرین منیش هاوڕام ئەڵێم پێویستە ئیش بۆ ئەوە بکەین بەسەڵاتی دادوەری سەربەخۆ بێ و دادگەکان سەربەخۆ بن بۆ ئەوەی کە بتوانن ئیجراعاتی قانونی لەگەڵ هەموو کەسێکان جاریش کەش بسپاس بۆ تۆ پەیوەندێک بەس کا قادر یەک پرسیاری کە ئەزام یەک پرسیاری کۆتە لێ ناتو یەک دقە آخر هەموو ناگیرم برا بە خۆت دەزانی یەک پرسیاری کە من پرسیمە لە دوای ئەزام دەست خۆش بووی کارێکی باشە منیش نەقڵ دەکەم دەڵێم کا قادر بەخۆی هەر پێشترش خۆم تەلەفۆنم بۆ کرد ئەزانم نانە بە منیش یاوتێک کە قادر تەلەفۆن بۆ خەڵک دەکاتەوە فعلەن من بە دوو تەلەفۆنم بۆت کرد ئەزانم کا قادر لە 2009 ینی ئەو هەواڵەی بەدەست ئێمە گەیشتە وەختی کە گۆڕان دروست بە کۆمەڵێک زۆر لە خەڵکی ئاسایش دەنگیان بە گۆڕاندایە جەنابەت زۆربەت نەقڵ کردینە یعنی ئایا ئەوە لەگەڵ دروشمانەدا گونجێک کە ئێستا تو بانگەشەی بۆ دەکەی تۆ ئاگات لەوە ئاگات باش لێتی نە هیچ بەعکسەوە من خۆم لەگەڵ کەست نەقڵ نەکردێ لە ئاسایش لەسەر ڕای جیا کارگوێشم پێێنێ بە ئێستاشەوە ئەو ساش
بەس زۆر خەڵک نەقڵ کردووە یعنی من خەڵکی ئاسایشی یەکێتی بە منیان گوتووە ئەو پرسیارەی ئاڕاستە بکات منەوە هیچ کەسێکم من باوەڕکاکی گا بە باوەڕ بۆ شتانە نەبوو چکاوانەی کە لە ئاسایش بوون بوو زۆرینیان ڕێخستی دێرین بوون پێشمەرگەی دێرین بوون هاو ڕەفیقی خۆم بوون هاو خەباتی خۆم بوون تێکۆشەر بووین لە یەک حیزبی سیاسیە چوونەتە حیزبێکی ترەوە زۆر تەبیعیە لەلام باوەڕم بە بیر و بڕای ئازادە چکە من لانی کەم لەو حەقیقەتە باشە تێگەم کە موچە بڕینی موچەی خەڵک خراپە خەتەرە چا تۆ موچەی فەرمانبەرێکە بڕین یان چۆتە حیزبێکی ترەوە موچە تەنها مڵکی شەخسی ئەو کەسە نییە موچە پەیوەندی بە خێزانیەوە هەیە بە مناڵیەوە هەیە بەەوە هەیە لەبەرەوە من قەت لەگەڵەوانە نەبوو موچەی خەڵک بەس کا قادر ئەم بە چاوی خۆم لە ڤیدیۆ دیمان چەندین ڕائید و عەقید کڵاویان لەسەر نرا لە 2009 ڕائید و عەقید گۆڕان بڵاوی کردەوە کە دەنجیاندا بوو بە گۆڕان و لە ئاسایش و لە هەموو شوێن 2000 کەستان لە ناو هێزەکان ئێستا شتایەتی لە ناو هێزەکانی پۆلیس و ئاسایش و پێشوەرگا دەنگ بەلایانی کەدا ئەجزان و کەسی جراتیان لەگەڵاتە بەس 2009 2000 کەستان زیاتر نان بڕا کرد یعنی ناخێر هیچ لای منەوە نەبووە لە ئاسایش کەس نەقڵ نەکردووە لەسەر ڕای جیا لای منەوە یەک کەسم نەقڵ نەکردووە باشەکە قادر من قسەی کەم یارە دوو پرسیارە بوو سپاسشت دەکەم دەی سەرچاو قادر باشە سەرچاو قادر زۆر سپاست دەکەم چای من سەر